لە هەموو کات و ساتێکدا پێویستە لەسەر یەک بە یەکمان هەوڵ و تێکۆشانمان بۆ ئەوە بێت خوای گەورە لە خۆمان ڕازیکەی نەک خەڵکی. ئەبێ هەوڵی ئێمە، تێکۆشانی ئێمە، کار و کردەوە و قسەی ئێمە بە پشتیوانی خوا بۆ ئەوە بێت کە ڕەزامەندی خوای گەورە بەدەست خۆمان بهێنین، نەک ڕەزامەندی خەڵک. چونکە خەڵکی هەرچی بکەی کۆمەڵە کەسێک هەلێت ناڕازیە، بەڵام ئەگەر بۆ خوا ئیش بکەی، کار و کردەوەکانت تێکۆشان و هەوڵت بۆ خوا بێت، دڵنیابە لە دنیا و قیامەت پاداشتی گەورە وەردەگریت. بۆچی ئیش بۆ خەڵکی مەکە؟ چونکە خەڵکی لێت ڕازی نابێ، بەڵام خوای گەورە لێت ڕازی ئەبێ بە چاکە. چونکە کاتێک کە ڕۆحت دەرئەچێت، ئەو ڕۆژێک کە دەمریت، هەر کەسێک لە ئێمە ڕۆژێکمان هەیە، شەوێکمان هەیە، کاتێکمان هەیە بۆمان دیاری کراوە لەو ڕۆژەدا کۆتایی بە ژیانمان دێت. جا ئەو ڕۆژەی کە ڕۆحەکەمان دەرئەچێ، هیچ کەسێک، خۆشەویستترین کەسی تۆ، ئازیزترین کەسی تۆ ناتوانێ بەرگری لە تۆ بکات. بۆیە بۆ ڕەزامەندی هیچ کەسێک هەوڵ مەدە، تەنها بۆ ڕەزامەندی خوا هەوڵ بدە. چونکە ئەوەی کە لە کاتی سەرمەرگ و لە دوای مردن لە ناو گۆڕدا فریات ئەکەوێ خوای پەروەردگارە پاشان کردەوە چاکانی خۆتە. کەواتە هیچ کەسێکی نزیک و دوور، خۆشەویست، دوژمن، هیچ کەسێک ناتوانێت بەرگری لە تۆ بکات. هیچ کەسێک ناتوانێت عمری تۆ زیاد کات. هیچ کەسێک ناتوانێت تۆ لە مەلەکول مەوت بپارێزێ بۆی کە ڕۆحت نەکێشێ، یاخود ڕۆحت بۆ بگەڕێنێتەوە. بۆیە هەوڵدە لە دنیادا ڕەزامەندی خوا بەدەست بهێنە، بۆ ڕەزامەندی خوا ئیش بکە، هەوڵ و تێکۆشانت بۆ ئەو بێت چۆن خوا لە خۆم ڕازی کەم، نەک خەڵکی. چونکە هیچ کەسێک ناتوانێت مردنت لێ دوورخاتەوە، یا ڕۆحەکەت بۆ بگەڕێنێتەوە، یا بتپارێزێ مەلەکول مەوت، ئەی مەلایکەی ڕۆحکێشان من ڕازی نابم فەڵان کەس بمرێنی. نەخێر، هیچ کەسێ هیچی پێ ناکرێ. چونکە ئەو کاتێک کە ڕۆحمان گەشتە گەرومان، هەموو بوونەوەر هەڵبسێت، هەرچی ئادەمی زادی سەرزەویە هەڵبسێ بۆ ئەوەی ڕۆحی کەسێک نەکێشرێ، ناتوانن. ئیتر بۆچی هەوڵدەی ڕەزامەندی خەڵکی بەدەست خۆت بهێنی و دڵنیاش بە خەڵکی لە خوا ڕازی نییە، بە بەشی خوا ڕازی نییە. و خەڵکە ناشکوریەکە ئەگەر لە خوا ڕازی بێ ناشکوریەکە. ئەو خەڵکە لە پێغەمبەران ڕازی نییە سەلامی خوایان لەسەر بێ، بەتەمایە نەکبەتێکی وەکو تۆ، دۆڕاوێکی وەکو تۆ خەڵکی لە خۆی ڕازیکە. بە دووڕووی، بە منافقی، بە هەزار ڕووی ناتوانی. خەڵکی لە خالقی خۆی ڕازی نییە، بێوەفایە، سپڵەیە، ناشکورە بەرامبەر بە پەروەردگاری خۆی. بۆیە کاتێک کە ڕۆح گەشتە گەروت، هیچ کەسێک، هیچ قووەتێک نییە تۆ لە مردن ڕزگار بکە، تەنها ئەڵڵا مەبەستی تۆ بێت. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ سەردانی پیاوێکی کرد لە سەرمەرگا بوو، حاڵی زۆر خراپ بوو. هەر کەسێک لە ئێمە کە کەسێکمان بینی بێ لە سەرمەرگا دەزانین حاڵی چۆنە. کاتێک ئەو پیاوەی بینی بەو شێوەی ڕۆحی دەرچوو، هیچ کەسێک نەیتوانی دیفاعی لێ بکە، نە کچت، نە کوڕت، نە خێزانت، نە مێردت، نە باوکت، نە دایکت، نە برات، نە خوشکت، هیچ کەسێک ناتوانی دیفاع لێ بکە و یەک چرکەیەک مردنت تاخیر کات. بۆیە هەوڵی ڕەزامەندی خوا بدە. کاتێک ئەو پیاوەی بینی بەو شێوەیە ڕۆحی دەرچوو، ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ گەڕایەوە بۆ ماڵ، خواردنیان بۆ هێنا، خواردنەکەیان بۆ دانا، فەرمی خواردنەکەتان بخۆن، خواردن و خواردنەوە بۆ خۆتان، بەخوا دڵم بەسراوە، مەعیدەم بەسراوە، بەخوا ئەمڕۆ مەنزەرێکم بینی، ئەمڕۆ موسڵمانێکم بینی چۆن مرد و چۆن ڕۆحی لێ سەندەوە، وەڵڵاهی هەتا ئەو ڕۆژەی دەمرم ئەبێ هەوڵ بۆ ئەو ڕۆژە ناخۆشە بدەم. ئەگەر بینیم بە چاوی خۆم بەخوا خواردنم پێ ناخورێت. ئەگەر ئینسان هەواڵێکی ناخۆش ببیستێ، لەوانەیە جەنازەیەک بە شێوەی ببینی هەر نانە پێ نەخورێ، مەعیدەتە بەسێ، دڵتە بەسرێ. بۆیە بەخوا ئەمڕۆ مەنزەرێکم بینی هەتا مردن هەوڵی بۆ دەم، چونکە پێی دەگەم. بۆیە تۆش هەوڵ بدە ڕەزامەندی خوا بەدەست خۆت بهێنە، نەک ڕەزامەندی خەڵکی، چونکە خەڵکی لێت ڕازی نابێ بە هیچ جۆرێک.